بۆ کامەرانی خەمیلان و خەمینان و ئایا بۆ چاوی ئێوەی ئازیزتر لە خۆ جۆناناکەم لە پێرچی هاتە جۆناناکەم لە پێرچی هاتە ژان سفەریدم گەڕاویاوە ئەم هەوری ژانە خەم و حەسراتی نامۆیی دەبێت بە پەیکارێکی نێومۆزەخانە بە پەیکارێکی نێومۆزەخانە بە پەیکارێکی نێومۆزەخانە ڕۆژێ لا ڕۆژان دێماوە لاتان شەکراوی عاشقی ئێوان و شم خەندەتایان ئایاکەم بمەر بەنیزایە لاتری ڕوحتان پڕاکەم و شم ڕۆژێ لا ڕۆژان بۆ کامەرانی خەمیلان و خەمینان و ئایا بۆ چاوی ئێوەی ئازیزتر لە خۆ جۆناناکەم لە پێرچی هاتە جۆناناکەم لە پێرچی هاتە ژان دێماوە لاتان وە یەک با یەکتان ئەگرێمە باوەش باوەشی هێندەی هیوا بەجۆش و هێندەی ئەستێرە جلیوا داروگاش هێندەی ئەستێرە جلیوا داروگاش هێندەی ئەستێرە جلیوا داروگاش ڕۆژێ لا ڕۆژان دێماوە لاتان شەکراوی عاشقی ئێوان و شم خەندەتایان ئایاکەم بمەر بەنیزایە عاتری ڕوحتان پڕاکەم و شم ڕۆژێ لا ڕۆژان بۆ کامەرانی خەمیلان و خەمینان و ئایا بۆ چاوی ئێوەی ئازیزتر لە خۆ جۆناناکەم لە پێرچی هاتە جۆناناکەم لە پێرچی هاتە